لێرەدا لە نێو ڕێکخراوی یەکێتی کەمەندامان بێدەنگیەک باڵی کێشاوە بەسەر ئەوانەی لێرەدان کە پڕە لە هەواری کپکراو لە ناخیاندا. ئەمە چیرۆکی هەزاران مرۆڤی خاوەنشکۆیە کە جەستەیان ماندووی کەمەندامیە و دڵیان شکاوی پشتگوێخستنە. وەڵاهی کەمەندام بەڕاستی دۆخێکی هەیە زۆر ناخۆشە، دۆخێکی هەیە بەڕاستی لەو پەڕی ناخۆشیە ئاواتەخوازە بەس بمرێ لەم دۆخە ناخۆشە نەجاتی بێ. بەڵام کەمەندام بەڕاستی تا بڵی سفرە وەکو خۆم جەنابم کەمەندام من خاوەن پێداویتی تایبەتم ڕاستەکەی خاوەن پێداویتی تایبەتم کرێخانەکەم پێ نادرێت کە کرێکی وا هەیە ناتوانم کرێخانەکە پێ بدەم، ناتوانم عیلاجی پێ بکڕم، ناتوانم کیلۆیە مریشکی لەم ڕۆژ چوارەم ڕۆژی ڕەمەزانە کیلۆی مریشکم پێ نەکڕا بەساخەوم من ناتوانم کیلۆی مریش بکڕم. ئایا چی دڵخۆشێک بم، ئایا چی دڵخۆشێ بم بەم حکومەتە، چی دڵخۆشێ بم بەم ژیانە. من وەکو خۆم کەمەندامم ئەساس مەسەر پێ ناتوان بڕۆم بەڕێگا بێ دەستی کوڕەکەم بگرم بڕۆم بەڕێگا. مێردەکەشم 5 ساڵە لە جێگایە تەمەنی 94 ساڵە مێشکی لە دەستیاوە دایبێکە کڕم بۆی بە 7000 بەشی 2 ڕۆژەکات ئەویش بە قەرز کرێخانوو 3 کرێخانووم قەرزارم ئەو کارەبا 300,000 قەرزارم لە لایەکی ترەوە 42 وەرەقە قەرزارم وەڵڵی بیللای تەڵڵی حەزەکەم دەنگم بگێنن بە خێرخوازان هەتا ئێستا لە ڕووم ناتۆ بۆ مایک قسە بکەم بەس ئەگەر جام پڕ بێت لێ ڕژێ وەڵڵی قسم بۆ مایک نەکردووە بەس حەزەکەم سێری حاڵی من کەن بێن لە ماڵەوە سێری حاڵی من کەن کرێچیم کەم ئەمدامم مێردەکەم کەم ئەمدامە لە جێگایە دایبی لە پێکەن مناڵەکانی خۆم دایبی خزمەتێکەن هەڵێگرن دان هینیەکەن بە شەو بە 4 شەو 5 شەو خۆم ناخەوم بە دیارێوم لەبەری ناخەوێ مێشکی لە دەستیاوە شێتە. لە هەرێمی کوردستان نزیکەی 80,000 خاوەن پێداویستی تایبەت هەن. تەنیا لە سلێمانی ژمارێکی بەرچاویان لە لێواری کارەساتدان. جێگری سەرۆکیەکێتی کەمەندامانیش هۆژاری دەدات کە حکومەت چاوی لە ئاست ژیانیان نوقاندووە. ئەو موچەکەمەی جاروبار وەری دەگرن تەنیا بەشی کڕینی دەرمانەکانیان دەکات. ڕاستی لە مانگی ڕەمەزانە زیاتر وەزعەکە لای ئێمە زیاتر ڕوو نەبێتەوە گینا هەمومانکان باری زروفی کەمەندامان زۆر ناخۆشە. موچە نییە موچەکان کەمە ئەنی بژێوی ژیانیان بەز ناکە ئیتر کەمەندامانی ژەگەڕێنەوە بۆ خێرخوازان بەشکم لە بواری زەکات و هاوکاری ئەو شتانەی مانگی ڕەمەزان لە هاوکاریان بکرێ. بەڕاستی کەسێک بۆ 150,000 معاشەکە وەرگێ و لە ساڵێکا 2-3 مانگ جارێک نەیەنێ ئیتر بەڕاستی ئەبێ بارە زروفی چۆن بێ پێویستی بە داشەق بێ پێویستی بە عەربانە بێ پێویستی بە ئامێر یارمەتی دەربێ پێویستی بە پێداویستی مناڵ هەبێ پێویستی بە خەسەخانە هەبێ پێویستی بە بەڕێوەبردنی ماڵ و ئەوە هەبێت بەڕاستی یعنی کارەساتە بۆ کەمەندامانی لە هەرێمی سەوی مەعاش وەرەگرێت تقریباً 80,000ێکە بەڵام ئەوەی خەڵکانەی کە ڕووەکەنە لای ئێمە 5,000 کەسێکە بێ کە باریدارایان زۆر لاوازە و ڕۆکەنە لای ئێمە بۆی ناویان بنووسین بۆ هاوکاری. بێئومێدی لە حکومەت و متمانە بە مرۆڤدۆستی کۆمەڵگا بۆتە دوایین پەناگەی ئەم توێژە فرامۆشکراوە. کاتێک حکومەت گوێی خۆی لە ئاست نان و ژیانیان کڕ دەکات چاوەکان لەسەر خێرخوازانن تا نەهێڵن سفرەی ڕەمەزانی خێزانی کەمەندامان بە خاڵی بمێنێتەوە. ڕامێر عوسمان کەناڵی پەیام سلێمانی.